دڵمان خۆش بوو میوانی ئەو جارەمان بەلایەنی هونەری بەسەر بکەینەوە ئەویش مامۆستای گەورەی کۆر مامۆستا وریا ئەحمەد. بەحس کردم بە دزی ئەمنی بردەماری خۆیان ڕۆژەکی کوڕەگوتی ئەگە بزانەوە ئەمن پێشتوی عەدام دەکرێت. هەز دەکەی غەدرت لە ماڵ و منداڵت کردبی بەهۆی کاری هونەریتەوە؟ زۆریش ناکەم. لە شوێنێک کەوشە شکست دەهێنێ مۆسیقا دەتوانێت قسە بکات؟ چونکە ئەمە وامان کرد تەسحێماندا بە ماڵ و منداڵمان برسی کرد دەڵێن تاکە میلەتە کە هاتو چومان تێدا کردێ بەس ملەتی کووردا ژنەکان قەدریان هەیە لە لای پیاوەکانیان. سەردەمی هونەری مۆسیقای کلاسیک یا مۆسیقای مۆدێرن زیاتر خزمەتی بەڕەوتی هونەری کردووە. گو باشە کورسێک بەتاڵنی ئەوانە لۆ دێن مۆسیقای کوردی ببینن دیگو کاکە ئەوانە لە مۆسیقای خۆیان بێزار بووین. چیرۆکی من چوارشەممە کاتژمێرنەوە.